بەرەوەرزی سەرما دەڕۆین و هێشتا بەشێکی زۆری وڵاتیان بە شنەوتی ئەم ساڵیان وەرنەگرتووە. ئەمە لە کاتێکدایە وەزیری سامانە سروشتیەکان ڕایگەیاند پێش سەرما بەرمیلێک نەوت دەگەیەنە هەموو ماڵێک. ئێستا دابەشکردنی نەوتەکەی حکوومەتی هەرێم ڕاگیرا و دابەش ناکرێت. هاوڵاتیانیش دەڵێن ژیانی خەڵک ڕۆژ لە دوای ڕۆژ بەدەست قەیرانەکانەوە خراپتر دەبێت. بەخوا وەزعی خەڵک زۆر خراپە کاک. خەڵک کەم دەچیە، بێ نەوتیە، بێ نانیە، بێ ژیانیە. ئەوسا هەموو گەنجەکانمان گشتی ڕۆین بۆ خارج برا هیچ کەس نەماوە ئەگەر وەزع باشبێ خەڵک چۆنە ڕوا بە وڵاتان. هەر نەبوو 4 ساڵە جارە نەوتی پاریان نەداوە. هیچ نییە، هەر بەس قسەیە و کردەوەی نییە. بەشێکی زۆری وڵاتیان بە شەنۆتی ساڵی پاریشیان وەرنەگرتووە. لە بازاڕی ڕەشدا بەرمیلێک نەوت بە 160,000 دینار دەفرۆشرێت و خەڵک توانای کڕینی نییە. هیچ نییە، سفرە، بە تایبەتی لە شاری هەڵەبجە هیچ کەسابەتێکی تیان نەماوە، هیچ ئیشێکی تیان نییە. جارێ بەڕاستیەوە نەوت دیسە بۆ بە 165,000 دینار لە خوارە لە حکوومەتی عێراقی ئەرزانە، لێ بە 110,000 120,000 بەس لای ئێمە بە 165,000 بۆ کۆمپانیاکانیشی پێوە بەسەرەوەگەن. کۆمپانیاکان چی ئەم حیزبیانن کاک ساردە سەرمایە نەوت نان بە خەڵک. نەوتی پار تقریبان 30-40 بایع ماوە ئەگەر نەوت بێهی ئەوە دەن، نەوتی تازە نایەنەوە ئەوش خوازانانی ئەگەر بیدەنەوە. پێغەمبەر فەرمی عليه الصلاة والسلام إذا وسد الأمر إلى غير ذي أهله فانتظر الساعة. ئەگەر ئیشوکا درایە دەستی کەسانێک کە ئەهل نەبوون ئەوەی تر تۆ چاوەڕێی قیامەتی ئەو شوێنە و ئەو ئیشە و ئەو وڵاتە بکە. بۆیە بەڕاستی داواکەین لە کاربەدەستان، داواکەین ڕانکاری بێن بەسەر خۆیان گینا خی گەورە لە ناویانە با و خەڵکێکی باشتر هێنێتە شوێنیان. پارێزگای هەڵەبجە 30,000 ماڵە و پێویستی بە 7 ملیۆن لیتر نەودەیە. هاوڵاتیانش لەلایەکەوە بەرەوەرزی زستان و سەرما دەڕۆن و لەلایەکی دیکەوە هیوایان بە بەڵێنەکانی حکوومەت نەماوە. قەیرانە دروستکراوەکانیش بینەقاقای خەڵکی گرتووە و لە هەموو ڕوویەکەوە ژیانیان خراپتر دەبێت و دوور نییە زستان ببێ نەوت بەڕێ بکرێت و بەڵێنەکەی وەزیری سامانە سروشتەکانیش بچێتە سەر خرمانی وعدا بێکردارەکانی حکوومەت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.